سڵاوتان لێبێ بەڕێزان. لە وانەی ئەمڕۆدا باسی پیشەی کشت و کاڵی سەرەتاییەکەین لەگەڵ پیشەی کشت و کاڵی بژێوی چڕ بە شێوەی خۆبژێویەکەی بە شێوە سەرەتاییەکەی و هەروەها شتێکی کەم لەسەر خاسیەتەکانی پیشەی کشت و کاڵی یاخود پیشەی ئابووری بازرگانی باس بکەین. ئەو پرسیارانەی کە لەم دەرسەیە هەشێ وەڵامیان بدەینەوە بریتین لەمانە کە پیشەی کشت و کاڵی سەرەتایی چ پەیوەندیەکی یاخود پیشەی شوانکارە چ پەیوەندیەکی بە کۆچەوە هەیە و پیشەی کشت و کاڵی سەرەتایی چ پەیوەندیەکی بە نیشتەجێبوونەوە هەیە. بۆچی پیشەی کشت و کاڵی سەرەتایی لە کشوەرەکانی ئاسیا و ئەفریقا و ئەمریکای باشووردا دەرەکەوێ، شوێنی جوگرافی کشت و کاڵی سەرەتایی لە ئاسیادا کوێیە، شوێنی جوگرافی کشت و کاڵی سەرەتایی لە ئەفریقا و لە ئەمریکای لاتیندا کوێیە، هۆکار چییە، خاکی ناوچە خولگەییەکان خۆراکیان کەمە بێگومان بەهۆی داشتنەوەیە، بەڵام ئەی خۆی داشتن چییە، پێناسەی کشت و کاڵی جێگۆڕ چۆنە، کشت و کاڵی بژێوی چڕ چییە، شوێنی جوگرافی پیشەی کشت و کاڵی چڕ کوێیە، بۆچی لە هەموو ناوچەیەکە پیشەی بەرهەمهێنانی کشت و کاڵی چڕ باو نییە، بەرهەمهێنانی برنج لە ژاپۆن و ئەمریکا ببورن لە ژاپۆن و کۆریادا بە چەند ڕێژەیەکی بەراوردکاریە لە تەک بەرهەمی جیهانیدا و جیاوازی نێوان مەرەزەی تەلان و زەی گۆل بە چه جۆرێکە. ئەلبەت ئەم جۆرەش مەبەستمان لە پیشەی کشت و کاڵی سەرەتایی ئەوەیە کە بە مەبەستی خۆبژێویە، بە مەبەستی بازرگانی نییە. مرۆڤ ئەتوانین بڵێن کە نزیکەی 7,000 ساڵ پێش زاین وردە وردە کشت و کاڵی دۆزیەوە و فێری داچاندنی تۆوەکان و پاراستنی تۆوەکان و دیسان داچاندنەوەی بوو. کشت و کاڵ یاخود کشت و کاڵکردن یەکێک لەو شتانەی کە بە دوای خۆی داهێنای نیشتەجێکردن بوو. مرۆڤ بەهۆی کشت و کاڵەوە نیشتەجێ بوو. پێش دۆزینەوەی کشت و کاڵ هیچ ئاماژەیەک و هیچ نیشانەیەکی ئەو تۆ نییە کە مرۆڤ نیشتەجێ بوو بێ، بەڵام لەبەر ئەو سیفەتانەی کە چالاکی ئابووری کشت و کاڵی هەیەی مرۆڤ ناچارەکە بە نیشتەجێ بوون، واتە لە سەرەتای داچاند خۆشکردنی زەویەکە و کێڵان و تۆکردن هەتا وەکو ئەو کاتێک کە ئەگاتە بەرهەم مرۆڤ پێویستی بە چاودێریکردنی کێڵگەکە هەیە، پێویستی بەمانەوەیە لەسەر کێڵگە کشت و کاڵیەکەی. ئەمەش هۆکارێکی سەرەکی بوو بۆ ئەوەی کە مرۆڤ نیشتەجێ ببێ، بەر لەوە کە خەریکە ڕاوشکار بوو، کە خەریکی کۆکردنەوەی سەرەتایی بوو، کەمتر شوێن بەلایەوە گرنگ بوو یاخۆ نیشتەجێبوون بەلایەوە گرنگ بوو. کەواتە کشت و کاڵ جگە لەو نرخە خۆراکیە کە هەیەی نشینگەکانیشی لێکەوتەوە و لەم ماوەیەشدا بۆ یەکەم جار بەشێکی زۆر لە مرۆڤ دەستبەرداری کۆچکردن بوو، واتە نیشتەجێ بوو. شوێنی جوگرافی کشت و کاڵی سەرەتایی لە جیهاندا لە کشوەری ئەفریقادا لە نزیک ناوچەکانی جەنگەڵی خولگەیی کە ڕێژەی بارانبارینیان زۆرە، هەروەها لە دوورگەی مالاگاشی. وەکو ئەبینین لە سەر نەخشەکە ئەمە جەنگەڵە خولگەییەکانە لە ئەفریقادا و ئەمە دوورگەی مالاگا. بێگومان لەبەر ئەوەی کە لەم ناوچانەدا دابارین بە ڕێژەیەکی زۆرە، یاخود دەتوانین بڵێن بە نزیکی بە درێژایی ساڵ لەو ناوچانەدا بارانبارین هەیە، ئەمە ئەبێ بەهۆی ئەوەی کە دیاردەی داشتن ڕوو بدات. دیاردەی داشتن بەهۆی ئەو هەموو بارانەی کە ئەکەوێتە سەر زەویەکە بڕێکی زۆر لەو مادە خۆراکیانەی کە لەسەر زەویە دا ئەشۆرێتەوە و ئەچێتە قوڵایی زەویەوە یاخود دەچێتە بەشەکانی خوارەوەی تۆکڵی زەوی، بۆیە خاکەکە پیتی نامێنێ. بێگومان دوای ئەوەی کە خاکەکە پیتی نامێنێ کشتیارەکان ناچارن کە ئەو زەویە جێبهێڵن و بگوێزنەوە بۆ سەر پارچە زەویەکی تر و لەوێ دیسان خەریکی بەرهەمهێنانی کشت و کاڵی بن. ڕەنگە ئەمە ماوەیەکی پێ بچێ هەتا وەکو پارچە زەوی یەکەم جارێکی تر پیت و فەڕی بۆ ئەگەڕێتەوە و ئەوانش بگەڕێنەوە سەری. بۆیە بەم جۆرە کشت و کاڵە سەرەتاییش ئەڵێن
بڵێن کشت و کاڵی جێگۆڕ واتە کشتیارەکان یاخود جوتیارەکان بەردەوام لە گۆڕینی کێڵگەکاندان چەند ساڵێک کێڵگەیەک بەکارهێنن هەتاوەکو کاتێک کە داشۆرین یاخود داشتن تایدا ڕوئەدا لە دوایەوەی کە دیاردەی داشتن ڕوویدا ئەو کێڵگەیە جێ ئەهێڵن ئەچنە سەر کێڵگەی دووەم و دواتر ئەگەڕێنەوە سەر کێڵگەی یەکەم هەر لەبەرەوەشە پێی ئەوترێ کشت و کاڵ جێگۆڕ. جگەلەوە ئێمە پیشەی کشت و کاڵی بژێوی چڕمان هەیە تکایە لە وشەی چڕ سەرنج بدەن کە مەبەستمان بەرهەمهێنانە بە شێوەیەکی چڕوپەڕ لە یەکەیەکی ڕووبەری کەمدا واتە تەواوی زەویەکان یاخود هەوڵ ئەدرێ بۆ ئەوەی کە هەموو ئەو زەویەی کە هەیە بەکار بهێنرێ بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵی ئەمە لەلایەک لەلایەکی تر بە گەشەپێدانی ستونی بەهۆی پێینی ئاژەڵەوە بەهۆی خۆشکردن و کێڵانی زەویەکانەوە هەوڵ ئەدرێ بەرهەمێکی زۆر بەرهەم بهێنرێ لە یەکەیەکی ڕووبەری کەمدا لەبەر ئەوەی بەگشتی ئەم جۆرە پیشەیە لەو ناوچانەدا باوە کە دانیشتوانێکی زۆری هەیە و بەم هۆیەوە هەوڵ ئەدەن کە پێداویستی خۆراکی دانیشتوان دابین بکەن بەگشتی دەکەونە باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا وەک نەخشەکەدا دیارە لە نێوان بازنەکانی پانی تاک و پەنجای باکوور زۆربەی چین و هەندستان و بەنگلادیش و کەنارەکانی ڤێتنام و کەمبۆدیا و لاوس و میانمار و تایلاند و دوورگەکانی ئەندەنوسیا هەروەها ژاپۆن و کۆریا دەگرێت. مەبەست لە کشت و کاڵی بژێوی چڕوەک و ئاماژەمان پێدا مەبەست لەوەیە کە بەشی هەرە زۆری ئەو زەویانەی کە هەیە بەکاردەهێنرێت لە بەرهەمهێنانی کشت و کاڵیدا واتە بەرهەمهێنانی زۆر لە یەکەی ڕووبەری کەمدا بۆ نمونە بە تێکڕایی بەرهەمی برنج تەنها لە ژاپۆن و کۆریادا دوو ئەوەندەی تێکڕای بەرهەمهێنانی برنج لە جیهاندا زۆرترە. ئەم شێوازە لەو ناوچانەدا بڵاوە کە بڕی بارانبارین و شێی زۆرە و پلەی گەرما بەرزە ئەمە شوای کردووە کە لە هەندێک ناوچەی دیاری کراودا باو بێت. ئەلبەت لەو ناوچانەی کە باسمان کرد بەرهەمهێنانی برنج یاخۆد مەرەزەکردن یەکێکە لە پیشە سەرەکیەکان و هەتاوەکو ئێستاش بەرهەمی برنجی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا توانین بڵێن هێندە زۆرە کە لە تەواوی بازاڕەکانی جیهاندا دەبینرێ. ئەڵبەت لەو ناوچانەدا کە بارانی مسۆگەری هەیە شێوازی مەرەزەکردن بە شێوازی تەلانە و پشت بە بارانبارین دەبەستن بەڵام جۆرێکی ترمان هەیە تەوان ئەم جۆرێکیان کاڵێن مەرەزەکردن بە تەلان زۆرتر لە ناوچەکانی ژاپۆن و فلیپین و چین و ئەندەنوسیا و لەو بە ناوچەکە وڵاتەکانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە قەتپاڵەکانە ئەکرێن جاری وایە تاکو بەرزی 600 مەتر تەلانەکان دروستەکرێ و ئاوی بارانە و گل ئەداتەوە و بەهۆیەوە بەرهەمێکی باشی برنجیان دەبێت. بەڵام شێوەیەکی تر کە باوە شێوەیەکی ئاساییە لە زۆربەی وڵاتەکانی دنیادا هەیە شێوەی مەرەزەکردنە بە گۆل وەکو ئەو شێوەیەی کە لە هەندێک لە شوێنەکانی هەرێمی کوردستانە دەکرێت ئەمەیان پشت بە سەرچاوەی ئاوی ئەبەسێت نەک پشت بە باران ببەسێت. جگە لەمانەی کە باسمان کردن کە بە مەبەستی خۆبژێوی بوون ئەم جۆرە چالاکی ئابوووریانەی لە ڕابردووە لەوانەکانی تریشا کە باسمان کردن مەبەست لیان دابینکردنی پێداویستی خۆ خێزان یاخود دابینکردنی پێداویستی دانیشتوانی ناوچەکەیە. بەڵام پیشەیەکی ترمان هەیە ئەوەی ڕابردوو پیشەی خۆبژێوی بوو پیشەیەکی ترمان هەیە کە پیشەی ئابووری بازرگانیە. پیشەی ئابووری بازرگانی ئەڵبەت بە هەندێک خاصیەتە ئەناسرێتەوە یەکێک لەوانە ئەوەیە کە بەرهەم زیاترە لە پێداویستی واتە لە پێداویستی خۆ خێزان و دانیشتوانەکە زیاترە بۆیە بێگومان ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە هەناردەی دەرەوە بکرێ و بازرگانی پێوە بکرێ. دووەم پسپۆڕی لە بەرهەمهێنان و کاردابەشکردن سەیرەکەی لێرەدا بەرهەمهێنانی بازرگانی پسپۆڕنیەکی تێدایە و دابەشکردنی کاری تێدایە هەندێک جاران دابەشکردنی کارە لەسەر بنەمای فەرمانبەر و فەرماندەیە یاخود کرێکار و خاوەن کێڵگەیە یاخود کرێکار و خاوەنی کۆمپانیاکەیە یا هەندێک جاریش ئەم چالاکیە ئەشێ بە دەست دەوڵەتەوە بێت.
و هەروەها لەم جۆرە پیشەیەدا یاخود بەهۆی پیشەی بازرگانیەوە کاتێکە بەرهەم زیاترە لە پێداویستی بێگومان بازرگانی گواستنەوە دروسە بێ بەهۆی ئەوەی کە ئێمە ئەگەر سەیری نەخشەی ئابووری جیهان بکەین بەرهەمەکان بە شێوەیەکی یەکسان یاخود سامانەکان بە شێوەیەکی یەکساندا بەش نەبوون بەسەر گۆی زەویدا سەرباریەوەی سامانێکی زۆر هەیە بەڵام بە ناڕێک و پێکیدا بەش بووە زۆری بەرهەم لە ناوچەیەکداوە ئەکات کە بەرهەمەکە بگوێزرێتەوە بفرۆشرێ بگەێنرێتە ئەو بازاڕانەی کە ئەو جۆرە بەرهەمەیان کەمە یاخود ئەو جۆرە بەرهەمەیان نییە و بە پێچەوانەوە ڕەنگە ئەو ناوچەی کە بەرهەمێکی زۆر لێ زیادە و زۆرە هەندێ بەرهەم هەیە کە لە ناوچەکەیدا بە پێی ئاو هەوا و خاک و دیاردە سروشتیەکانیەوە نەتوانێت هەندێک شتی تر بەرهەم بهێنێ و لە وڵاتانی تر هاوردەی بکات ئەمەش کرۆکی بازرگانیە بێگومان و دەرکەوتنی هەندێک خزمەتگوزاری لە پیشەی ئابووری بازرگانیدا وەکو پزیشکی وەکو فێرکردن دەوراتکردنەوەی خوڵ و خوێندنی تایبەت بە بەرهەمهێنانی بازرگانی وەتە لەسەر بنەمایەکی پسیە ئەلبەت ئەم شێوە بازرگانیە کە لە دنیادا پەرەیسەند بوو بەهۆی ئەوەی کە مەسەلەی لە وەرگاکان یاخود ڕاوی ئاژاڵ لە هەندێک ناوچەدا بە تەواوەتی بەرتەسک ببێتەوە بێگومان بەشێک لە زەوی هەرێمەکانی ڕاوشکار کە پێشتر وەکو هەرێمی ڕاوشکار یاخود لە وەرکای سروشتی سوودی لێوەرەگیرە گۆڕرا بۆ زەوی گەورەی کشت و کاڵی یاخود زەوی کشت و کاڵی ئەمەش بەهۆی زۆربوونی ژماری دانیشتوانەوە بێگومان کاتێک کە دانیشتوان زیادەکان پێویستە بیر لە بەرهەمهێنانێکی خێرا و زیاتر بکرێتەوە بە تایبەتی لە دەشتە بەرینەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە پێشتر ناوچەیەکی سروشتی بوو و ئاژەڵی کێوی زۆر تیاژیا لە ئێستادا بۆ بە کێڵگەیەکی گەورەی بەرهەمهێنانی دانەوێڵا و لە هەمان کاتا بۆ لە وەرگایەکی سروشتی مەڕووماڵات بەڵام بە مەبەستی بازرگانی بە مەبەستی سوودوەرگرتن لە گۆشت و لە پێستە و لە خوری و لە بەرهەمە سپاییەکانیان ئەمەش ئەو پرسیارانەی کە ئەکرێت لەم وانەیەدا سوودیان لێوەربگیرێ ئەم پرسیارانە ناخوێنمەوە لەبەرەوەی هەر خوێندکارێکە گەرویستی ئەتوانێ پاوسی ڤیدۆکە بکات و بیان خوێنێتەوە بە هیوای سەرکەوتن لە وانی داهاتوە باسی پیشەی ئابووری بازرگانیەکەین لە لاپەڕە 16ەوە هەتاوەکو پیشەی دادبڕین لاپەڕە 20